سڵاو لە ئێوەی ئەزیز و خۆشەویست فێرخوازان لەوانەیەکی تردا هاتمەوە خزمەتتان بە هیوای سوودمەندبوونتان. ئازیزان هەوڵ بدەن ئەم وانانەی بۆتان دائەنێم لە دەفتەرەکانتانان بیا نووسنەوە بۆ ئەوەی لەبەریان بکەن و سوودیان لێوەربگرن. دەستگیبۆیدە بە واتای بینا باڵەخانە، دەستگیبۆیدە باڵەخانە بینا دەستگیبۆیدە. Das Erdgeschoss بە مانای نهۆمی ئارزی تابقی ئارزی یاخود Das Erdgeschoss بە مانای نهۆمی ئارزی دێت تابقی ئەرزی. Das Haus بە مانای ماڵ دێ خانوو، Das Haus ماڵ خانوو. Hochhaus بە مانای خانوو ماڵی بڵند دێت، ماڵی بەرز خانووی بەرز، Das Hochhaus. Briefkasten بە مانای سندوقی پۆست دێت، ئەو سندوقانەی کە لە هەموو ماڵێکدا هەیە نامە پۆستی تێ ئەکەن، بەریدی تێ ئەکەن. Briefkasten بە مانای سندوقی پۆست دێت، سندوقی بەرید. Die Wohnung بە مانای شوقە دێت، Die Wohnung بە مانای شوقە دێت، Die Wohnung. Das Arbeitszimmer بە مانای ژوور دێت، ژووری کار، نمونە ئەو ژوورەی مەسەلەن لە ماڵانە ژوور هەیە کۆمپیوتەری تایە دەرسی تا ئەخوێنرێت یان لەسەر کۆمپیوتەر کاری تیا دەکرێت پێوترێت Das Arbeitszimmer ژووری کار. Das Badezimmer بە مانای حەمام دێت، خۆشوەری حەمام. Das Deo بە مانای مەعتەر دێت، Das Deo. Das Klopapier بە مانای کلێنسی توالێت دێت، کلێنسی توالێت، Das Klopapier. شامپۆ بە مانای شامپۆ دێت، شامپۆ زۆر ئاسایی بە کوردیش هەر شامپۆیە. Das Handtuch بە مانای خاولی دێت، خاولی، Das Handtuch. Der Kamm بە مانای شانە دێت، شانە بۆ سەرشانەکردن قژی پێشانە بکەیت، Der Kamm. ڕازیە ئەپارات بە مانای مەکینە دێ، ئەو مەکینانەی مەکینەی ڕشتاشین وەک مەکینەی حەلاقی، ڕازیە ئەپارات. شڤام بە مانای ئسفنج دێ، ئسفنج یاخود ئسپەنج، ئسفنج زیاتر بەکار دێت، شڤام. Spiegel بە مانای ئاوێنە دێت، Spiegel بە مانای ئاوێنە دێت بە کوردی. Wasserhahn بە مانای بەلوعە دێت، بەلوعەی ئاو، Wasserhahn بەلوعەی ئاو. یاخود Die Seife بە مانای سابوون دێت، سابوون بە ئەڵمانی پێ ئەوترێت Die Seife. یاخود Die Sonnencreme بە مانای کرێمی خۆر دێت، کرێمی خۆر. Die Sonnencreme ئەو کرێمەی بۆ دژە خۆرە، بۆ ئەوەی لەش یان هەر شوێنێکی تر نەسووتێتەوە بە تیشکی خۆر. Die Zahnbürste بە مانای فڵچەی دان دێت، فڵچەی دان، فڵچە بۆ دەم و دانشۆرین. Zahnpasta بە مانای مەعجونی دان یاخود هەویری دان دێت، Zahnpasta مەعجونی دان یاخود هەویری دان. Die Zahnseide بە مانای دەزوو دێت، ئەو دەزووی دانی پێ پاکەکەنەوە، دەزووی دان پێ ئەوترێت Zahnseide، Die Zahnseide بە مانای دەزووی دان پاکردنەوە دێت. Esszimmer بە مانای ژووری خواردن دێت، ئەو ژوورەی خواردنی تێ ئاخورێت، Esszimmer. Das
Das Fenster بە مانای پەنجەرە دێت. Das Fenster پەنجەرە. یاخود das Gästezimmer das Gästezimmer بە مانای ژووری میوان دێت. ژووری میوان. یاخود Kinderzimmer بە مانای ژووری منداڵ دێت. Kinderzimmer ژووری منداڵ. ئەو ژوورانەی کە تایبەتن منداڵی لێ ئەخەوێت یان بۆ منداڵە. Das Schlafzimmer ژووری نووستن ئەو ژوورەی تایبەتە بەخەو بە نووستن. Das Schlafzimmer. Die Matratze بە مانای دۆشەک دێت. دۆشەک پێی ئەوترێت die Matratze بە ئەڵمانی. Die Decke بە مانای پەتۆ دێت. بەتانی بە ئەڵمانی پێی ئەوترێت die Decke. Das WC ئەم وشەیە لە WC ئینگلیزیوە هاتووە بە مانای توالێت دێت. Das Wohnzimmer ژووری دانیشتن یاخود ژووری میوان. Das Wohnzimmer. Der Balkon بە مانای باڵەکۆن دێت. باڵکۆن یاخود باڵەکۆن. Der Balkon. Einzimmerwohnung die Einzimmerwohnung بە مانای شوقەی یەک نەفەری ئەو شوقانەی کە زۆر شوقە هەن بچووکن و یەک ژوورن لە ژوورێک پێک دێت پێی ئەوترێ Einzimmerwohnung شوقەی یەک ژووری. شوقەی یەک ژووری. Die Küche بە مانای مەتبەخ چێشتخانە دێت. Die Küche چێشتخانە یاخود مەتبەخ. بەو هیوایی سودمەند بوو بێتن تاوانەیەکی تر سەرفراز و بەختەوەر بن.